یەکێ لە صالحین ئەبوو ئیسحاقی ئەسفەراینی ناوە ئەفەرمێ 30 دانە ساڵ دوعامە کرد خوایە تەوبەیەکی نەسوحم پێ مژدە بیتێ، یعنی خاوەنی تەوبەیەکی نەسوح بم، مژدەیەکم بیتێ کە من لە هەموو گوناحێکم پاک بوومەتەوە. ئەفەرمێ 30 ساڵ تێپەڕ بوو، یعنی مژدەکەم وەرنەگرت. فتعجبت، عجباتیم لێ، یعنی بۆچی خوای گەورە مژدەیەکم نایەتێ کە تۆبەکەم قبوڵە. شەوێ لە خەومە کەسێکی پیاوچاکم بینی لە خەومە پێیوتم ئەبوو ئیسحاق تۆ داوای شتێکە کردووە زۆر زۆر گەورەیە. وتم بۆچی؟ یعنی من داوام کردووە لە معدل من استیغفارەکەم و دوورم لە حرام و ئەمانە، بۆچی خوای گەورە ئەو مژدەیەم نایەتێ؟ فەرمووی تۆ دیقەت بەخوا چیە فەرمێ لە قورئانە إن الله يحب التوابين ويحب المتطهرين. تۆ داوات کردو خوا تۆی خۆش بێ، ئەو زۆر زۆر گەورەیە، هێشتای ماوتە کە خوا سبحانه وتعالى تەوبەی یەکێکی قبول کرد، یعنی خۆشی ویستووە، ئیترەوە ئەعلا دەرەجاتیشە بەڕێزە.